ئێمە ئەمشەو لە درێژەی هەڵمەتەکانمانە چەند تیمێکمان دەرکرد بۆ هەڵواسینی شریت و لافیتە و ئەو پێویستیانەی کە بۆمان هاتبوو بۆ هەڵبژاردنەکان داوا لە دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامیەکەین بە دەنگمانەوە بێن و دەنگبەن بە لیستی 104 چونکە بەڕاستی ئاواتی لە مێژینەی ئێمەیەکەوە پەرلەمانتارەکان و وەزیرەکانمان بە شێوەیەکی جوان و ڕێک و پێک ئەدای کاری خۆیانیان کردووە لە هەڵوێستەکانیانە لە ئیشوکارەکانیانە چونکە بەڕاستی میلەتیش فەراغێک دروست بووە کە پێویستی بە خەڵکی دەستپاکە پێویستی بە خەڵکی جوامێرە پێویستی بە خەڵکانێکەکەوە مافەکانیان بۆ بگێڕێتەوە بۆیە داوا لە خەڵکانەکەین داوای لە دۆستانەکەین داوا لە لایەنگرانەکەین بە شێوەیەکی فەرمی بە شێوەیەکی ڕاستەخۆ دەنگ بن بەم لیستەی ئێمە من داوام ئەوەیە لە سەرجەم وڵاتانی کوردستان ئینشاڵڵا متمانەی خۆیان ببەخشن بە کاندیدان چونکە بەڕاستی جێدەستیان دیارە و لە ڕووشمان دێت کە بەڕاستی بانگەشە بۆ لیستەکەمان بکەین چونکە کۆمەڵی ئیسلامی بەڕاستی حیزبێکە کە پەرێزی پاکە دوورە لە هەموو گەندەڵی و دوورە لە هەموو ئەو شتە خراپانەی کە خەڵکی تر هەیەی الحەمدولله ئێمە پەرێزمان پاکە و بەڕاستی ئێمە بەم شۆشکە هاتوونێتە دەرەوە خەریکی ئەمە خۆمان بەوە ئەزانین مەئجور بین ئینشاءالله و بە عیبادەتیشی ئەزانین و هەوڵ و تێکۆشانیشمان ئەوەیە کە لیستەکەمان سەر بخەین بە ئیزنی خوای پەروەردگار چونکە خوا پشتیوان بێ ئومێدیشمان هەیە و چاوەڕوانی ئەوەشین کە خەڵکی کوردستان بە تایبەتی کە متمانەی خۆیان ببەخشن بەم لیستە